باشە من نیگا وەکو ئەندامێکم لە گروپی دۆستانی کتێب کە هەفتانە کۆبوونەوەی خۆمانەیە بە هاوکاری ئەم سنتەر و چەند گروپێکی کە هەستاین بە ئامادەکردنی ئەم پێشەنگایە و زۆر دڵخۆشم بەوەی کە حزوری گەرمی چەند مرۆڤێکی جوانە بینم لێرە کە هەموو هەدەفەکەیان خوێندنەوەیە و پێشم خۆشەکە ئەم هەڵمەتەکە لێرە هەیە لە هەموو شارەکانی کە ببینم لەبەرەوەی ڕاستە لەوانەیە دەسەڵاتداران نەتوانن یارمەتیمان بن بەڵام ئەوەی کە ئەبینم خوێنەران لە بینی خۆیانە خەم یەکتر ئەخۆن و هاوکاریەکەن مای دڵخۆشیە هیوادارم کە نمونەیان زیاتر بێ و کاری باشتر بکەین پێکەوە. من وەکو خۆبەخشێکی دەستگای ڕوانگە ئەمساڵ بەشداری ئەم پێشەنگەی کتێبەمان کردووە ئامانجمان لەم بەشداریکردنە بە کولتورکردن و زیاتر ناساندنی خوێندنەوەیە لە لای گەنجان و لاوان و هەروەها بە نزیکەی هەفتە ناونیشان بەشداریمان کردووە. ساڵانە دەستگای ڕوانگە هاوکاری لاوان ئەکا بۆ چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبەکانیان کە ئەم ساڵ ئەم هاوکاریکردنە تەواو سەرتاسەری عێراقی گرتوێتەوە و زۆربەی کتێبەکانیشمان بۆ بەخشینە. بەس دەکردنەوەی پێشەنگاکە بۆ زیاتر ئاشناکردنی خوێنەرە بە کتێب چونە ناو بواری کتێب ئیتر ئەگەر لە بوارە گیریان خواردووە هەوڵ لە ماڵەوە بێنە دەرەوە بە دوای مەعریفە و زانستا بگەڕێن زیاتر و لە پێشەنگاکە جۆرەها کتێب هەیە جۆرەها ناوەند بەشداریان کردووە. سپاس بۆخوا زۆرێک لە شارەکانی دیکەشەوە هاوکار بوون تەنها شاری هەڵەبجە نیە کتێبیان بۆ بەخشیوین ئیتر هەموو جۆرە کتێبێ هەر لە منداڵانەوە هەتاوەکو ئیتر کەسێکی گەورە چ کتێبێکی پێویستە هەموو جۆرە کتێبێکمان هەیە و لێرە نمایش کراوە ئەمڕۆ.